مجارك هاري جرينجا نهال إيراني روشالات كردستان كواجي براس ليلى قاسم لو خندكارا بزيشكي و پرستارا ج بروكسلا بلجيكا اللي ودري دخوينيتن ديت قلمت بيتم شوية كي راستوخو ليلى خان دسبيكي اگرم بحثا ايوار باش ليلى خان تو بخيراتي دسبيكي بحثا زانكوين بزيشكيين إيراني بكين سالانه ایران خوندکاره که زور قطابیه که زور وردگریتن لزانکوین پزیشکی و بشکا زور جی تخرج دکن دردشن بوچی نشایا دوی دمیدا کو کریز دروز بویا قیران دروز بویا پزیشک و پرستاران دا بمزنینت بوی چنده اف تأثیر و فشاره لسر سکتر تندرستی درست نکتن لإیران و روشالات کردستانه الله سلاو ڕێز بۆ ئێوەش ڕاستیەکەی من چەند هۆکار دەبینم لەو بوارەوە یەکەم ئەوەی کە هەر بە خۆشتان ئاماژەتان پێکرد زۆربەی قوتابیەکان و خوێندکاران وەکو پزیشک وەکو پەرستەر لە کادری دەرمانەوە دەردەکەون بەداخەوە ئەوەی کە بیان هەبێتن ئەو زۆرەی کە پێیان خۆشە لەو شوونەی کە دامەزرێن دانامەزری برێن بەو هۆیەی کە ئەوەی کە دەزانین ئێران وڵاتێکی گەورە و پان و بەرینە بە تەواوی ئەو ئیمکانات و شتە هەموو لە مەرکەزی شارەکان کۆبووتەوە ئەگەر ئیمکاناتێک هەبێت نەخۆشخانەیەکی باش هەبێتن هەموو پیان خۆشە مادامەکی ئەگەر وەکو پزیشکێک 8 ساڵ دەرسی خوێندودا پسپۆری خۆی وەرگرتەوە وەکو پەرستارێک 4-5 ساڵ دەرسی خوێندەوە حەزەکە لە شوێنێکی زۆر باشیش بژیت کار بکات بەڵام بەداخەوە ئەو شارۆچکانە ئەوەی کە شارە سکولەکان و ناوچە سکولەکان چون خۆی نەبوونی ئیمکاناتێکی باشی هەیەەوە تەنانەت هاتوچووەکەشی بۆ سەختە ئەو خەڵکە حەز ناکات بڕۆتە بۆ جێگای باشە لەیلا خان لەیلا خان ئێستا جەنابێت قوتابی مانە قوتابی لە بەلژیکا کە دوای ئەوەی کە کاری پزیشکیت یاخود زانکۆت تەواو کرد دەگەڕێەوە بۆ ئێران یاخود لەوێ کاری پزیشکی دەکەیت ڕاستیەکەی بڵێم بەکو خۆم ئەگەر ئەو زەحمەتەم لێرە دەکێشم بە ئەو حەزینەی کە خەریکم لێرە دەکەم بەدڵنیا و ئینتیزاری هەم داهاتێکی باشم هەیە هەم شوێنێکی ئارام و لەسەر خۆ بێت کەوا بزانم ئێرە وڵاتێکی پێشڕەفتە بەکو بلژیکە من لێ دەژیم هۆی وەی دەبێت بە هەرکارەکەم لێرەوەی کەواتە پەرستار و پزیشکەکانی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان ناحەقیان نییە کە کۆش دەکەن چونکە ئەو پارەی ئەو داهاتەی کە مانگانە لە ئێران وەردەگرن لەوانەیە بەرامبەر ڕۆژێکی ئەوروپا بێتن وایە؟ بەدڵنیایەکی وایە ئەوە هۆکارێکی سەرەتاییە ئەمن ئەگەر وەکو پزیشکێک بم هەبێتن 8-9 تا 15 ساڵ دەرز بخێنم مادامێکی ئەگەر لە شوێنێکی دەبێت دامزرێم دەبێنم نابێت لە هۆیەکی کە ئەمنیەتێکی شۆغڵی و کاریم بۆ خۆ نابێت یا ئەو زۆرەی کە ئەگەر یەکێکی وەکو من ئەو هەموو ساڵە دەرز دەخێنێت بەڵام لە وڵاتێکی ئوروپایی ئەمریکایی دەرەوەی وڵاتەوە ساڵانە دەبێتە چەند هەزار دلار وەردەگرێت منێکی کە لە ئێرانم دەبێتە چەند سەد دلار هۆی ئەوە دەبێتنە من بڕۆم شوێنێکی باشتر یعنی چلەوەی باشتر کە پێم خۆش باشە لەیلا خان بۆ نمونە بەلژیکا باز بکەن چونکە تۆ لە بەلژیکای حتمما ئاگاداری یەکێتی ئەوروپاشای چونکە بەلژیکا وڵاتێکە لە زمنی یەکێتی ئەوروپا وەرگرتنی پزیشک و پەرستار لە ئەوروپایان لە بەلژیکا ئاسانە نەو بەو ئاسانیای بەڵام خوێندنەوەکەی سەختە بەڵام ئەگەر کاتی دەرچووی نا لێرەش کەمبوودەکە هەیە کەمە بەڵام زوو وەردەگیرێت یەکێک لە جیاوازەکانیشی لە وڵاتێکی کۆڕۆژەڵات لە ئێران بێتن و لێرە ئەوەیە کە ئەو ئەرزش بە جایگای و شانێکی دەدەم وەکو پزیشکێک وەکو پەرستارێک کە کار دەکات زۆر گرنگترە تا لەوەی کە لە وڵاتێکی وەکو ڕۆژهەڵات یا ئێران چاو لێ بکەم چون لێرە ئەمن ئەوەی فێربوومە بۆ من زۆر جێگای سرنجەکە پەرستار و کادری دەرمان و پزیشک بەکو نیگەهبانی سڵامەتی وڵاتەکەی خۆی دەبینێ پس ئەگەر ئەوانە دەیان هەبێت وڵاتێکی ساغ و سڵامەت و زیندویان هەبێت دەبێت کادری دەرمانێکی باش و پزیشک و دکتوری باشیان هەبێتن کە بتوانێت ئەو زۆر باشە لەیلا خان حتمما تۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی پەیوەندی باشت هەیە لەگەڵ برادەران و دۆستان و لە نزیکەوە ئاگاداری سیستەمی تەندروستی ئێرانی
پێشتر سیستەمی تەندروستی ئێران زۆر باش بوو لێرە لە هەرێمی کوردستان زۆر جا خەڵک دەچوو بۆ چارەسەرکردن سەردانی ئێرانیان دەکرد بەڵام ئێستا عکس بوویتەوە ئێستا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ چارەسەر وەرگرتن بۆ بینینی پزیشک بۆ نەشتەرگەری سەردانی هەرێمی کوردستان دەکەم ئێستا پێویستە ئێران چی بکاتن بۆ ئەوەی ئەو سیستەمە تەندروستیەکی هەیە ڕای بگرێتن پێویستە دەسەڵاتدار چی بکاتن بەدڵنیایی ئەوەیە کە بۆ خەراتر بێ گەر چاوەکی لێ بکەین گرنگترینەکە دەگێتەوە سەر سیاسەتی دەوڵەتی بۆەوەی کە بۆ جەیەکی زیاتر تەرخان کرد بۆ بەشێکی تایبەت چاو لێ بکات نە ئەوەی کە بۆ جێی مەرکەزی بۆ بەشی کادری دەرمان و سڵامەت زۆر کەم بێتەوە و گوشارەکە زۆر زۆرتر بێت مە لە بیرمە ناچێت لە پاندەمی کۆرۆنا 20 میلیۆن کەس لە دنیا کوژران هاتن سیاسەتێکیان دەوڵەتەکانی دنیا بهێنا سەرێکە سرنجێکی گرنگتر و زیاتر بدەن بۆ ئەوەی کە ئەگەر پاندەمیەکی تشتێکی وا دیسە هاتە ئاراوە پێویست نەبی پەرستارێک پزیشکێک ئیزافە کار بکات بەجگای 8 ساعت 10 ساعت تا 12 ساعت کار بکات بەڵام ئێمە ئێستا دەبینین لە ئێران پەرستارەکە زۆرتر کار دەکات بۆەوەی کە تەنیا مەعیشەتی خۆی بێنێت ئەویش بەهۆی ئەو تەوەرم و اقتصادەیە بەڵێ هەموو شتێک گران دەکێت تەوەرم دەسێتە سەرێ بەڵام حقوق یەکەکی داهاتی پزیشکێک یا پەرستارەکە لە جگای خۆی ماتەوە لە شوێنی خۆی یعنی دەرەقەتی ژیانێکی عادی و نۆرماڵی بۆ نابێت بە گوشارەوە دەکەوێت دەی ئەو دەوڵەتە بە باوەڕی من دەتوانێت سیاسەتەکەی بگۆڕێت سەبارەت بە بەشی دەرمان بۆ ئەوەی کە هۆکارەکانی ئەوەندە کۆز دەکەن لە ئێرانەوە نامێنن ئەو پزیشک و دکتۆر شرایەتەکانی دروست کە بزانێت بە قسەم کرد بۆچی کۆز دەکەن ئایا بارودۆخی بیمارستانەکان کارەبایەکان وەسیلەکانی تازە و نوۆی لە بەخشی پزیشکی دنیا هەیە بینە منیش ئیزافەی بکەم بیمارستانی چاکسکە زۆر باشە لەیلا خان دەست خۆش بیتن بەدڵنیاوە دەمێنم لێرە لە چ بەشێکی پزیشکی دەیخوێنی لەیلا خان من جارێ پزیشکی عمومیمە سەرەتامە زۆر باشە تەمەەن درێژ بە ئیشاڵڵا کە تەواوت کردو بۆی بە پزیشکی تەواو و کاتی جارێکی تر گفتوگۆ دەکەین لەیلا خان سپاس لەیلا قاسملۆ خوێندەکارە پزیشکی کۆ لە بەلجیکات گەلمە بۆ هەر بژیت